ئامادەکاری تەواومان کردووە بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی لیژنا و بەشەکان ڕامەسپاردون کە کاری پێویست ئەنجام بان و سەدان و بە دوواداچوونەکانیان چقتر بکەنەوە لە ناو بازاڕە بۆم بەسی ڕێگریکردن لە هەر زیادەڕۆییەک یاخود هەر سەرپێچیەک لە مەسەلەی نرخ و هەروەها ئەوەی کە پێوتێ لایەنی تەندروستی و لایەنی ڤێتەرنیلی لە شارەکەیە و هێزە ئەمنیەکان حزورێکی زیاتریان ئەبێت لە ناو بازاڕە و بۆ هەر ڕووداوێک کە خوا نەخواستە ڕووبان لە ڕۆژانی جەژنە لە یەکەم ڕۆژی جەژن هەمومان نەزانین خەڵک زیاتر ڕوو لە سەرقەبرانەکان ئەکات ئێمە بۆ سەرقەبرانەکان ئامادەکاریمان کردووە هێزی ئەمنیمان لەوێ حزوری ئەبێت تیمەکانی بەرگری شارستانی و هەروەها تیمەکانی تەندروستی و پۆلیسی هاتوچۆ لەو شوێنانەیە ئامادەکاری ئەکان و بۆ مەستی ڕێخستنی هاتوچۆی هاوڵاتیان و لە ئەوەی کە پێویست بێ بەردائەنین بۆ ئەوەی کە کار ئاسانیەک بێت بۆ هاتوچۆی هاوڵاتیان و داوا لە هاوڵاتیانەکەین کە پابند بن بە جێبەجێکردنی ڕێشوێنەکانەوە بۆ ئەوەی کە هەم گیانیان پارێزراو بێت هەم بتوانن بە ئاسانی بتوانن ئەو ڕێوڕسمە ئاینی وشتانی کە لە سەرقەبرانەکان ئەنجام بدرێت بە باشی ئەنجامی بن.